سڵات لێ بە بینەرانی بەڕێزی ناتی چاومان دەکەوێت لە دیمانێکی تایبەتدا بە بەڕێز دکتۆر عەلی دۆڵەمەڕی نوێنەری حکوومەتی هەرێم لە پاریسی پایتەختی فەڕەنسا و چەند پرسیارێکی ڕوبەڕوو دەکەینەوە سەبارەت بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و پەیوەندیەکانیان لەگەڵ حکوومەتی فەڕەنسا و ئەو کێشە و ئاریشانێکەوە ئەوان هەیەنە لێرە و هەروەها دیدگای لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و سیاسەتی حکوومەتی هەرێم. دکتۆر عەلی دەبێت لەوە دەست پێ بکەم پەیوەندی ئێوە سروشتی پەیوەندی ئێوە لەگەڵ حکوومەتی فەڕەنسا چۆنە تاوەکو ئێستا؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دیمانەیە. پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا ئەمڕۆ زۆر بەهێزە لە ئاسترین بەرزدایە. خۆتان دەزانن لە هەموو ڕۆیەکەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کەلتوریەوە، لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی دیپلۆماسیەوە. خۆتان دەزانن تەنها یەکەمین سەرۆکی وڵاتی سەردانی هەرێمی کوردستانی کردەوەی سەرۆک فەڕەنسا هۆڵاند بوو لە سپتامبری 2014 کە ئەو کات داعش تەنها چەند کیلۆمترێک دوور بوو لە شاری هەولێرەوە. کارەکانی ئێمە خۆ دەزانن وەکو نوێنەراتی ئێمە پردی پەیوەندیگە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و فەڕەنسا و ئێمە سەر بە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و کارەکانی ئێمە بریتیە لە کاروباری یاسایی و سیاسی و دیپلۆماسی و فەرهەنگی و ڕۆشنبیری و کەلتوری لەگەڵ حکوومەتی فەڕەنسا و هەروەها پێشکردنی خزمەتگوزاری کۆنسڵگەریش بە ڕەواندی کوردی لە فەڕەنسا. پەیوەندیتان لەگەڵ جالیە کوردی چۆنە؟ جالیە کوردی لە وڵاتی فەڕەنسا و دەزانین مێژوویەکی هەیە و بەتایبەت کوردانی باشووریش کەم نین لە وڵاتی فەڕەنسا. پەیوەندیتان چۆنە و چۆن پەیوەندی بۆ کەسانە دەکەن؟ ئایا ئامارێکی دەقیقتان لەسەر جالیە کوردی لە فەڕەنسا؟ زۆر بە خۆشحاڵیەوە دەڵێن کە ڕەواندی کوردی لە فەڕەنسا وێنەیەکی زۆر جوان هەیە. خۆ دەزانین ئامارێکی دەقیقمان نییە، بەڵام بەپێی ئەو ئیحساساتێکی ئێمە کردیتوانەوە نزیکی 4 تا 4500 کەس لە کوردەکانی باشوور لە فەڕەنسا دەژین. زۆربەیان ئەوانن کە ساڵی 89 کە ئەو کات خوارە خۆشببوو خاتردان نامێتەران لە کەمپەکانی تورکیا هینیان بۆ فەڕەنسا ئەمڕۆ لە شارەکانی ناوەڕاست و باشووری فەڕەنسا نیشتەجێنە. پەیوەندێکی زۆر باشمان هەیە بۆ هەموو ئەو لەو شارانێکی کوردی زۆرە ڕخراوە کە وەکو ئۆ ئێن جی دامەزراندەوە و کاروبارەکانی ئەوان دەڕێوە. دەورە 2 قوتابخانەشمان دامەزراندووە بۆ فێربوونی زمانی کوردی بۆ قوتابیانی کورد بۆ ئەوەی فێری زمانی کوردی ببن، فێری زمانی دایکی خوان ببن. بەهەوە بەوەردەوامی پێشانگا و ئاهەنگ و بۆنیان بۆ ساز دەکەین و سەردانیان دەکەین و ئەوانش بەردەوامی پەیوەندی بێمە دەکەن. بە شێوەیە گشتی پەیوەندی لە نێوان نوێنەرایەتی و لەڕەوان جالیە کوردی لە فەڕەنسا زۆر بەهێزە و هەمومان خۆشحاڵین بەو پەیوەندیە و هیوادارم لە ئایندەشدا بتوانین زیاتر پەرەی پێ بدەین. دەربارەی خوێندکارانی کورد لێرە دەزانن بەتایبەت لە دوای ساڵی 2009 کۆمەڵێکی زۆر خوێندکار لە چوارچێوەی پرۆژەی تواناسازی و بەر لەوەش کۆمەڵە خوێندکار هەبوون. بەڵام بەم دوایە باز لەوە دەکرێت کە ئەوانش کۆمەڵک کێشیان هەیە و کۆمەڵک گرفتیان بۆ دروست بووە لە بابڵێن لە کوردستان یان لە حکوومەتی هەرێمەوە چۆنە؟ دەتوانم بە سەربەرزی و بڵێم کە تاکە نوێنەراتی بنەوە هەموو نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان کە کاروبارەکانی قوتابیانی کوردی بە شێوەیەکی ڕکوپەی کولاستوی گرتبێت نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنساوە هەر لە سەرەتای هاتنیان لە یەکەم گروپەوە لە ساڵی 2009 تاکو ئێستا ئێمە گشت کاروبارەکانمان ڕادەپەڕین. تاکو ئێستا تووشی هیچ کێشەیەکی نەدارایی نەنیشتەجێبوون و نە تووشی کێشەیەتر نەبوون. دەتوانن خۆتان پەیوەندی بە قوتابیان بکەن کە ئەوان لە دۆحەکی زۆر باش دەژین. دەتوانم بڵێم سەربەرزین ئێمەش بە قوتابیانی ئەوانەی هاتوونە ڕێژەی نەجاح تاکو ئێستا نزیک لە 2009 تاکو ئێستا هاتووە بە چەند مەرحەلێک داهاتوون. هەندێکیان چوارچێوەی تواناسازی و هاتن دیگەن لە دەرەوەی چوارچێوەی تواناسازی بەڵام بە شێوەیە گشتی نزیکی 207 قوتابی کورد هاتوونە فەڕەنسا لە هەموو بوارەکانەوە بۆ ڕێژەی نەجاحش 195 کە زۆر بەرزە لە بەراورد لەگەڵ وڵاتانی ترەوە. باوەڕ ناکەم هیچ وڵاتێکی تر کە بەو شێوەیەکی ڕکوپەی کاروبارانی قوتابیان کە هەردەگەنە فڕۆکەخانە تاکو نیشتەجێبوونان تا گەڕانەوە جان نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی سەرپەرشتی هەموو کاروبارەکانیان دەکات. بەشێک لەو قوتابیانە گەڕانەوە هۆکاری ئەو گەڕانەوەی ئەو چەند قوتابیە چی بووە لەولایەمە بیستمانەکە بەشێشان گەڕانەوە کوردستان و خوێندنەکان تاوان نەکردن. بەڵام زۆر کەم گەڕاینەوە ئەوانەی کاتن سێ چوارێک بوون کە هاتوون ئەوانە ناتوانیانی درێژە بە خوێندن بدەن بە هەندێک کێشەی کۆمەڵایەتیەوە هەندێکیان بەوەی کێشەی شەخسیەوە ئەگەر هیچ کێشەیەکی کارگێری و دارایی لە پێشان نەبووە. بۆ خۆر دەزانێت لە هەر پرۆگرامەکە 100% سەرکەوتنی پێدانێت بەڵام وەکو گوتم ڕێژەی نەجاح 195 کە ئەمەش دەستکەوتێکی زۆرە ئێمە شانازی بە قوتابیانە دەکەین و هیوادارم بتوانین بەشێکیان دەکەن کە ئەو بودجەی یاخود ئەو بڕەپارەی کە ماهانە پێیان دەدرێت دوانەکەی هەندێزار ئەوش گرفتیان بۆ دروست دەکات بۆ نمونە بۆ مەسەلەی کرێش و باوەڕ ناکەم دواکەوتنەکە زۆر لەوانەیە هەفتەیە کە ئەوەش بەهۆی ئەوە کە عەقدێکمان هەیە لە ڕێخاوی کامپوس فرانس کە ئەوان سەرپەرشتی کارەکانیان دەکەن بۆ هێندە کێشەی تەکنیکیەوە لەوانەیە هەفتەیەک دەڕۆژ داوکەی بەڵام تاکو ئێستا دەڵێم کێشەی داران نەبووە تاکە
ئەو قوتابیانە کە لە فەڕەنسا تاکو ئێستا تووشی هیچ کێشەیەکی دارایی نەبووینە بەبەراو لەگەڵ وڵاتانی تر کە تووشی کێشەی زۆر گەورە دارابووینە وەکو بەڕیتانیا وەکو ئەمریکا وەکو وڵاتانی تر بەڵام خۆتان دەتوانن قوتابیان بپرسن کە ئەمانە تاکو ئێستا بە شێوەیەکی بەردەوام پارەی زەماڵەی خۆی ماگانەک بە شێوەیەکی ڕۆکبێک وەرگرتووە. سەبارەت بە پەناخوازانی کورد بەتایبەت پەناخوازە تازەکان کە هاتوون بەتایبەتیش کوردانی باشووری کوردستان ئایا ئەوە ئاگاداری بارودۆخی ئەوان یاخود پەیوەندیتان هەیە لەگەڵ ئەوان؟ بەڵێ ئێمە لەگەڵ ڕێکخراوی ئۆفی فەڕەنسی سەردانی کامپی پەنابەرەمان کرد لە شاری دانکێ کە زۆربەیان دانیشتوانی کوردی باشوورن بەداخەوە ژیانیان زۆر ناخۆشە لە کەمپەکە ئەو کاتێکی هەوا زۆر سەر بوو کە ئێمە لە مانگی دووە سەردانمان کردن نزیکی 2 تا 2500 کەس دەبوو بە هەموو کوردەکانی سووریا و ئێران و تورکیا و عێراق وەزعیان ناخۆشە بەڵام پەیوەندیمان هەیە بەڵام خۆ دەزانێت ئەوانە کە ئەوڕا پشتیوان ئێمە ناتوانین هیچ کاروبارێکیان بۆ بکەین زۆربەیان ئەوانە کە فەڕەنسا وەکو وڵاتێکی ترانزیت بەکاردێنن کە دەچن بە وڵاتانی بەریتانیا و ئەسکەندەناڤیا نانەوێت داوای پەنابەری لێرە بکەن بەڵام بەشێک لەوانە داوای پەناخوازیان لێرە کردووە لە وڵاتی فەڕەنسا من کۆمەڵەشیان پەیوەندیان بەمنەوە کرد کە گروپێکی زیاتر لە 25 کەس بوون ئەوان وەک خۆیان باسی دەکەن زیاتر لە 100 کەسیان داواکاری پەناخوازیان ڕەت کراوەتەوە لە کاتێکدا حکوومەتی فەڕەنسا بەڵێنی پێدا بوون کە داواکاریەکانیان بەجددی تاوتوێ بکە ئاگاداری ئەو کێشەیە خۆ دەزانێت لە فەڕەنسا سیستەمێکی ئازادە دادوەر بڕیارە دەدات کە ئایا ئەو کەسانە وەربگرن یا وەرنەگرن ئەمە دەمێت بەهۆی ئەو دۆسیە و کەسەوەکی پێشکەش دەکات بەڵام بەداخەوە و پەنابەرانە لە چەند وڵاتی تر بە چەند ناوی جیاوازەوە خۆیان داوا کردووەکان پەنجەمۆری ئیتالیانیان لە پەنجەمۆری یونانیان هەیە وڵاتانی تر هەیە لەبەرەوە لەوانە بە هوانەوە ڕەفزان ببێتەوە ئەمە لەلایەکی ترەوە خۆ دەزانی ئەمڕۆ قۆنسڵخانەی گشتی فەڕەنسا لە هەولێر هەیە و خۆیان بارودۆخی فەڕەنسا بارودۆخی کوردستان بە شێوەیەکی گشتی دەبینێت کە چۆنەکە وڵاتی خەڵک زۆر باشە و ئاسایش هەیە چکەوانە کە ڕادەکەن زیاتر هۆیەکانیان ئەوەیە کە ئاسایش نییە و ژیانە لە مەترسیت هەیە بەڵام کوردستان تاکە ناوچەیەک لە ڕۆژهاتی ناڕاست ئەمڕۆ ئاسایش و سەقامگەرێکی تاوی هەبێت لەبەر ئەوە ئەوانش لەوانەیە ئاگاداری کارگەری ئیدارەکانی خۆیان بکەنەوە بۆ ئەوەی کە بەڕێن کوردستان ناوچەیەکی ئارامەوە دەتوانن خەڵک ئەوانەی کە بۆ پەنابەری دێن لەوانەیە سەوەکان تەنساهوی ئابووری بیت هەروەک دەزانم گۆڕانکاریەک کرا لە حکوومەتی هەرێم لێرە دەمەوێت بزانم ئایا تۆ بوویتە نوێنەری هەمیشەی حکوومەتی هەرێم لێرە یاخود تا ئێستا هەر نوێنەری کاتی هەروەک لە سەرەتا لە کتابەکەی سەرەتای حکوومەتی هەرێم هەر هەمان هیچ گۆڕانکاری دەنەکەوتووە هەم بە هەمان شێوە تاکو و نوێنەرێکی نوێ بۆ فەڕەنسا دابین دەکەن من کارەکانی نوێنەراتی بەڕێوە دەبم بە شێوەیەکی فەرمی هەر هەمان کتێبە هیچ گۆڕانکاری نەهاتووەتێ تا ئێستاش هۆکاری ئەوە زۆر پرسیاری لێ دەکرێت بینەران ڕەنگە بیانەوێ بزانن هۆکاری ئەو گۆڕانکاریە ئایا سیاسی بوو یاخود تەنها کاروبارەشی یاخود ئیجراتەش ئیداری بوو ئیجراتی ئیداری بوو زۆر ئاساییە کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە نوێنەری خۆی لە وڵاتانی تر بگەڕێت تەنها کە لە فەڕەنسا نەبووە بە کولبەرژی کەشکێ نوێنەیەک ئێستا بە پارتی دموکراتی کوردستان بووە بەڕێز کارلۆس گەراوی دوای لادرا و بەڕێز دلاوەر ئاژگەی لەگوێ دانرا لە وڵاتانی تر هەر لە سوید گۆڕانکاری کرا کە ئەو کە تەنها نوێنەر 1 ساڵ لەسەر کار بوو دوای ساڵی پاشتر لەسەر کار لادرا ئەوە بەس کێشەکە ئەوەیە ینی ئەم پرسیارەکە زۆرتر لەوێ سەر هەڵدەدا کە نوێنەرایەتیەک لە حیزبێک دەسەندرێتەوە دەبێت حیزبێشتر زۆر جار لەبەر ئەوە دەڵێن ئیجراتەکە ڕەنگدانەوەی ئەو سیاستە بێت کە لە کوردستان هەیە نا باوەڕ ناکەم چونکە نوێنەراتی حکوومەت سەر بە فەرمانگەی پەیوەندیەکان دەرەوەی ئەوانە کەسان هەڵدەرجن خۆ دەزانی حکوومەتەکەی تاکو ئێستا حکوومەتێکی بوو کە پارتیەکەتی سەرپەرشتی حکوومەتیان دەکرد بەڵام ئێستا دوای ئەوە بۆ حکوومەتێکی بنکەفراوانە شتێکی ئاساییە کە بدرێت بە هەر حیزبێک ئەو کەسێک کە شیا بە لە شوێنی شیا دامرێت لەبەر هیچ پەیوەندی باوەڕ ناکەم بەڵام خۆ دەزانی کە ئەمڕۆ حکوومەتەکە تەنها پارتیەکەتی بەرپرساتی یەکەم یان وڵاتە لە ئەستە دەگرن پێشتر هەندێک نوێنەرایەتی ڕایانگەیاند کە ئەوان کێشەی داراییان هەیە و نوێنەرایەتی ڕووسیا داخرا بەهۆی کێشەی داراییەوە هەروەک دەزان ڕەنگدانەوەی ئەو بارودۆخە قورسە داراییەی کە لە کوردستان هەیە و حکوومەتی عێراق کە جەنانێری بۆ کوردستان ئێوە کێشەی ئابووری یاخ کێشەی داراییتان هەیە لە ئێمەش بەشێکین سەر بۆ حکوومەتە ئەگەر حکوومەتی هەرێم کێشەی دارایی هەبیت ئێمەش هەر بەشێکی لە حکوومەتە بەڵام ئەوەش نابێت ئەوەی کێمە بین نوێنەرایەتێکی حکوومەت کە ئەمڕۆ دیپلۆماسی کورد لە ئاسترین بەرزدایە ئێمە بین یاری پێ بکەین بەداخەوە ئەوانە من لێرەوە دەرێن بەداخەکەوانە ئەمانەکەن تەنها بۆ مزایدەی شخصی خۆیانە ئێمەش کێشەی داراییمان هەیە بەڵام خۆمە دەبی خۆمان بگوژێنین لەگەل ئەو پێگەی بارە ئابووریەکی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە باشە خۆتان بەڕێوە
خەرجی ڕۆژانەتان هەیە ئەو خەرجانە چۆن دابین دەکەن؟ خەرجەکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا دەگرێت بەڵام ئەو بودجە کە ساڵانی پێشتر بە شێوەیەکی ڕێکوپێک داهات و مانگانە داهات ئێستا لەوانەیە بە شێوەیەکی ڕێکوپێک و بەڵام کەمترش زۆر کەمترش دێت بەڵام ئێمەش خەرجەکانی خۆمان کەم کردیتەوە بەپێی پێویست ئەگە کارێکی زۆر زەروري نەبێت ئێمە ناتوانین ئەم کارە ئەنجام بدەین ئەو کارانەی کە زۆر زەرور پێویستن بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە ئەنجام دەدەین. بودجەی حکوومەتی هەرێم چەند بوو لەنێراتی حکوومەتی هەرێم پێشتر و ئێستا چەندە؟ والله تا ئێستا ئاگادار بڕواکە ئاگادار نیمە چونکە پێشان خاتە خەمان نوێنەری حکوومەت بوو کە ئەمە بەڕێز کاکدارا بۆ نوێنەر ئاڵوگۆڕان تێکەوە بەڵام تا ئێستاش بۆ ئاگاداری ئێوە نوێنەری پێشووی حکوومەتی هەرێم کاکدارا دەوری تەسلیمی حساباتی نوێنەراتی لەگەڵ ئێمە نەکردووە لە بەراورد بڕواکە نازانم کە والله دەتوان هۆکارە لە خۆیان بپرسن بزان کەوان بۆ تا ئێستا ئامادە نینە حساباتی کردووە کە دەوری تەسلیم کرێ لە کاتێک بڕیارەکە ئێمە هەر لە ڕۆژێ یەکەمەوە کە بڕیارێکی فەرمانی کارگەری دەرچوو داوامان لێ کردووە لەگەڵ دانیشتوونە ئەوەش گوتیان بیداتەوە بۆ هەندێک کێشەی خۆیان تا ئێستا دوان خستووە بەهۆی هەندێک بیانەوە کە لە فەڕەنسا مانگی 78 پشووی ڕسمیە و ئێمەش هیوادارین کە لەو مانگە بتوانین کاروبارەکان هەموو بە شێوەیەکی ڕێک و پێک و بەبێ کێشە ئاروگۆڕ بکەین. کاک عەلی دەمە دید و بۆچوونی خۆت وەکو نوێنەری حکوومەتی هەرێم کە ئێستا نوێنەراتی حکوومەتی هەرێم دەکەی لە وڵاتێکی گەورەی وەکو فەڕەنسا لەسەر ئەو بارودۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە هەروەک دەزانن نزیکەی ساڵێکە بارودۆخی سیاسی سەربەستووە و پەرلەمان ناکارایە دید و بۆچوونی بەڕێستان چییە لەسەر ئەو بارودۆخە؟ بەڕاستی بارودۆخێکی زۆر ناخۆشە هەمووان دەزانین کە ئەمڕۆ کورد زیاتر پێویستی بە یەکڕێزی ئامالی کورد هەیە ئەوەی ئەنجام دەرا بەحقیقەت زۆر بە ئاشکرا دیار بوو کە تەوافقی سیاسی نامالی کوردیان تێکدا ئەو حکوومەتێکی دامەزرا بۆ حکوومەتێکی تەوافقی بوو لەبینی هەر پێنج پارتی سیاسی و لەگەڵ هەندە پارتی سیاسی کەتر ئەو تەوافقە نەما کە ئەو تەوافقە نەما کوردستان بەرەو بارودۆخێکی زۆر ناخۆش چوە کە ئەمڕۆ بەهۆی تێکدانی نامالی کوردەوە بۆیە پێویستە هەموومان چونکە ئێمە هەموومان ناوی کەشیدا ناوی کەشتەکە نەخۆم بۆ هەمووان نەخۆم دەبین بۆیە دەبی بچینە سەر مێزی گفتگو بە هەر شێوە بەبێ هیچ مەرج و شتێک ئەوەی کە ڕۆیدا ناتوانین دووبارە بیتەوە بۆیە دەبی لاپەڕێکی نوێ هەڵبدەینەوە بۆ ئەوەی بەرژەوەندی گەلی کورد پێش بەرژەوەندی خۆمان بخاین دەبی هەموومان هەندێک نەرمی و نواندن ببینین بەرامبەر داواکاریەکانمان خۆ دەزانی هەموو حیزبێک بەردەوامی سیاسی هەیە کە شتێکی ئاساییە کە ئەم کارە ئەنجام بدرێت بەڵام دەبیت هەمیشە بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی تایبەتی بیت. دەمەوێت هەڵسەنگاندنی بەڕێز بزانم لەسەر دیپلۆماسیەتی حیزبەکان لە کوردستان و دیپلۆماسیەتی حکوومەتی هەرێم و یاخود هەرێمی کوردستان بەگشت. خۆ دەزانی ئەمڕۆ دیپلۆماسیەتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پێشکەوتووە سەردانی ئەم هەموو وەفد و فودانەی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن بە سەرۆکی وڵات بە سەرۆک وەزیران بە وەزیرانی دەرەوە بە وەزیرانی بەرگری وڵاتانی پێشکەوتوو وەکو ئەمریکا وەکو فەڕەنسا وەکو ئەڵمانیا کە لە پێشدا هیچ کاتێک نەبووە خۆتان دەزانن ئێمە ئەوەش لەبیر نەکەین کە ئێمە هەرێمێکی فیدرالین سەر بە حکوومەت ئێمە تاکو هەرێمێکی سەربەخۆ نینە کە ئەمە لە خۆی لە خۆداوە دەگونجێت بەڕەوە هاتنی جەنابی سەرۆک بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازیکردن لەلایەن سەرۆکی وڵاتانی دنیا وەکو فەڕەنسا و هۆڵاند وەکو سەرۆک ئۆردۆگان وەکو سەرۆک ئۆباما ئەمەش خۆی لە خۆ دەردەخات کە حکوومەتی هەرێمی کوردستان توانیتی لە بواری دیپلۆماسی پێشکەوتنێکی یەکجار زۆر بەدەست بێنێت هەم لە ڕابردوو هەم ئێستا لە داهاتووشدا بۆی دیپلۆماسی حیزبەکانەوە هەر حیزبێک خۆ دەزانی هەولی خۆی دەدات هەمووان وازان سەرکەوتوو بوون بەڵام وەکە لە یەکەم خۆتان دەبینن و بەشێک لە حیزبەکان بەتایبەت پارتی نوێژێتی نوێنەرایەتیان هەیە لەبەرەوە ئێوە چۆن مامەڵە دەکەن لەگەڵ نا پارتی دموکراتی کوردستان لە دوای ساڵی 1990 هیچ نوێنەراتی خۆی لە دەرەوە نەهێشتووە هەموو نوێنەرەتەکان کە دەرەوە هەبوو کرا بە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان کە نوێنەراتی خۆی هێشتوویەوە چونکە ئێمە لە پارتی دموکراتی کوردستان بڕیاراندا کە حەزب نابێت هێکەلی کاری حکومی بین نابێت دەستێوەردان لە کاری حکومی بکرێت بەوەی نوێنەرەتەکانی حکوومەت ئەمڕۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی دەکرێت ئەوە یەکێتیتان خۆتان پرسیاری یەکێتی بکەن کە نوێنەراتی خۆیان هەموو وڵاتان تاکو ئێستا لە فەڕەنساش ماوە پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵیان لەبەرەوە کە ئەوانش بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان سەردانان دەکەن سەردانی ئێمە دەکەن و حیزبە کوردیەکانی پارتیەکانی دیکە کوردستان بەتایبەت فەکەکە یەک لە پرۆگرامەکانی ئێمە ئەوە بوو بەڕاستی بۆ ئەوەی بانگشتی هەموو حیزبەکان هەر چوار پارتی کوردستان بکەن کە ئێمە ئەوە ماڵی هەموو کوردانە تۆ دەزانین تەنها لە کوردستانی باشوور ئەمڕۆ حکوومەتێک هەیە و ئازادین و دەتوانین یارمەتی ئەوە نەدەن بانگشتێکی فەرمیان بە هەموو حیزبەکان بەبێ جیاوازی کرد بەداخەوە برادرانی پەکە ئامادە نەبوون هەروە برادرانی پێدەش ئامادە نەبوون لێ بە کۆبوونەکان بێژگە لەم دوو حیزبە هەموو حیزبەکان بە هەر چوار پارچەوە کوردەکانی باکوور کوردەکانی ڕۆژاوا کوردەکانی ڕۆژهەڵەدەرە کوردەکانی باشوورش ئێمە کۆبوونەوەمان کردووە لێرە ئامادە بووینە بۆ ئەوەی چالاکانی خۆمان بە یەک دەست
بە یەک ڕێزەوە بەشدار بین لە چالەکەکان و بۆ سەردانکردنی دامۆدەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەردەوامیش دەبین ئەمە یەکێک لە ئامانجەکانی من ئەوەیە کە ئێمە بتوانین لە کۆمیتەیەک لژنەیەک دروست بکەین لە هەموو حیزبەکان بۆ هەر چارەکەیەک بۆ بەرژەوەندی گەلی کوردی بێت لە هەر چوار پارچەی کوردستان ئەوەش کردیتمان خۆتان بینیتان یادی کۆماری کوردستانمان لێرە کردەوە هەروە سەردانی یادی ساڵیادی قاسملوو هەروەها کارەساتی قامشلوو هەروەها کارەساتەکانی ترش ئێمە بەشداریمان کردەوە بەشداریش دەبین یەکێک لە پرۆژەکانی گرنگی ئێمەیە. زۆر سپاس بینەرانی بەڕێزەوەی بینیتان دیمانەیەکی کورد بوو لەگەڵ بەڕێز عەلی دۆڵەمەڕی نوێنەری حکوومەتی هەرێم لە پاریس تا دیمانەیەکی دیکە هەر شاد بن.